پاشویستان لەم تۆرەی بانیز باش کوردستاندا باس لە خورما و وەرزی پێگەشتنی خورما و جۆرەکان و تایبەتمەندیەکانی خورما دەکەین. ئێمە دەپرسین ئەم ساڵ بەرهەمی خورما چۆنە و پێشبیری دەکرێت چۆن بێت، باس لە هاوردەکردن و هەناردەکردنی خورماش دەکەین. بە هەمان شێوە گفتوگۆ لەگەڵ کاک سەلمان عاسی فرۆشیار و بازرگانی خورما دەکەین کە بە شێوازێکی ڕاستەخۆ لەگەڵمانایە. کاک سەلمان سڵاوتە بێ و بانیز باش. زۆر سپاس بۆی لە بانیز باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری. دەبێت سەرەتا بڵێین کە وەکو دەوترێ ئەمە وەرزی پێگەشتنی خورمایە، خورمای ئەم ساڵ چۆنە و هەروەها پێشبینی دەکرێت چۆن بێت. بەڵێ دیارە کاک سەلمان دەمەوێت ئەوە بزانم کە وەکو دەوترێت ئەمە وەرزی پێگەشتنی خورمای ئیتر، خورمای ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو چۆنە و هەروە پێشبینی دەکرێت چۆنیش بێت. بەڵێ ئەم کاتە بە پێشەکەی بەخێراتی کەڵاڵە دەکەم ئینشاءڵڵا. ئەم ساڵ جۆری خورما زۆرە الحەمدولێ، لەخوا بەزیاد بێ خێرێکی زۆرە، سوپاس بۆ خوای گەورە. و خورماش زۆریمان هەیە لێرە. بەڵێ کاک سەلمان ئەمێ بزانم ئەم ساڵ جۆرەکانی خورما چۆنن و هەروەها شێوازی پێگەشتنیان چۆن بووە ئەم ساڵ. بەڵێ ئەم ساڵ جۆری خورمامان ئەمە پێلێن سوکەری، نەوعترمانەیە بەربەنی پێلێن، ئەو نەوعەوسە پێلێن مەکتوم، ئەو جۆرە زۆری ترماشەیە لە ژوورەوەیە. ئەم نەوعەمان پێلێن برێمی تەڕ، ئەومانەیە خیارەیە، مەکاوی تەڕمانەیە، مەکاوی ترماشە عینە بێکەیشتەمە بێ خەڵاڵە. ئەمە بەرحیمانەیە، نەوعترمانە عوێدی، ئەوەش برێمی ناشف، ئەمەش بەرحی خەڵاڵی پێلێن، بەرحی بۆ خەڵاڵ. زۆرتر ماش زۆرە لە ژوورە نەوعترەکاتانەوە سێرگن ئینشاءڵڵا. کاک سەلمان بێگومان جۆرەکانی خورما زۆرن، بەڵام دەمەوێت بپرسم کام جۆرەی خواستی زۆری لەسەرە؟ کام جۆرە خواردنی زۆر سەر بەرحی بە دەرەجەی یەک، داوی برێم، ئەنجا مەکاوی. ئەم جۆرە خواستی لەسەرە زیاتر. بەڵێ بێگومان ئێستا کە وەرزی پێگەشتنی خورمایە تاکەی خورما بەرهەم دەهێنرێ. خورماتە کۆتایی مانگیدا بەرهەم تێرە ئینشاءڵڵا. زیاتر خورمەکانی ئێرە هیچ شارێکە و هی کام ناوچەیە زیاتر بەناوبانگە و بەرەوکوێ هەناردەی دەکەن. لێرەیە کەمی جۆر خورمەکە دەرەچێت لە عێراق لە مانگی حەوت بە 15 دەست پێکە، زۆری عمرانیە، ئین منتقەی بەسرایە. داوای نێزگەی مانگی هەشت، بیدای مانگی هەشت هیچ سەماوە دەست پێکە، ئەنجا وردە حلە دەست پێکە، دوای ئەوە دیالە. دەمەوێت بزانم لە سەرجەم شارەکانەوە خورما هاوردەی کەرکووک دەکرێت و هەروەها دەمەوێت بزانم خورما بەگشتی لە کەرکووکەوە هەناردەی چ ناوچەیەک دەکرێت بە زۆری. خورما بەگشتی لە شارەکان باکووری عێراقەتی بۆ ئێرە، لە بەسراوەتێ بۆمان، لە سەماوەوە، لە حلەوە، لە دیالەوە هەمانە، لە هیچ شەمانە. زیاترش ئەچێ بەرەو سلێمانی و هەولێر و چەمچەماڵ و دهۆک. لێرە هاوردەکرێ بۆیانە هەناردرێ بۆ سلێمانی، بۆ هەولێر، بۆ دهۆک. کاک سەلمان عێراق خاکی پێگەشتنی چی جۆرێکە لە خورما؟ چەند جۆر خورما لە عێراق بەرهەم دەهێنرێت پێدەگات؟ وەڵا عێراق بەڕاستی یعنی زۆری خورمای زۆرە بەکەشتنی، بە دەرەجەیەک تێ بڵێن بەرحیە، برێمە، مەکاویە، زەهدیە، عەشرەسیە، تبەرزەنە، مەکتومە، زۆری زۆرە. ئێتەما زیاتر بەرهەمەکان لە عێراق تێە. باشە کاک سەلمان هەر ئاماژە و بە خورمای بەرحێدا دەمێ بزانم تایبەتمەندێتی ئەم خورمایە چییە لەگەڵ خورماکانی کەدا کە خواستی زۆری لەسەرە؟ ئەم خورمای بەرحەیە بەڕاستی کە هەڵێگرێ خەڵک تێک ناچێت بە زووترین کات، ئەکرێتە ناو مجەمیدە هەڵەگیرێت تێک ناتوشێت. تایبەتمەندەکەی ئەوەیە چەندێ بمێتەوە احتیاطیە، بەڵام نەوعەکانتر جۆرەکانتر هەڵگیرە ئەتوشێت، تەحمل ناکە. ئەی لە ڕووی نرخەوە بەڵام بەرحی برێم نەخێنەوە، لە چەندێ بمێتەوە احتیاطیە، یعنی تێک ناچێت، تێکچوونی. لە ڕووی نرخەوە جیاوازی چێ لە نێوان نرخی جۆرەکانی خورمایە؟ پلەی یەکەم بەرحی گرانترە. بەرحیمانەیە لێرە دەرەجەیەک ئەدێنە 3000، برێمانەیە بە 2.5، عوێدیمانەیە بە 2000،
زۆرەکان ترماشەیە ئەنواعە باشە کاک سەلبان ئێمە تێبینی ئەوە دەکەین فەرموو 1000 دینار بەڵێ فەرموو بەڵێ ئەمە 1000 دینار عمرانی ئەمە سوکەری عمرای 1000 بەربەند بە 2000 مەکتومانەیە بە 1.5 برێم بە 2.5 بەرحیمانەیە بە 3 عوێدیمانەیە ناو فلینە ئەیدێنە 2 ڕوبعەیە بەڵێ کاک سەلمان ئێمە تێبینی ئەوەکەین کە لە وڵاتانی دراوسێشەوە خورما هاوردەی عێراق و هاوردەی شارەکانی هەرێمی کوردستانیش دەکرێت بۆ منە ئێرانێکەکە لە وڵاتانەی کە زۆرجار لە فرۆژگاکاندا بەرەمی خورما دەبینین لە ئێرانەوە هاوردەکراوە دەمێ بزانم ئەم هاوردەکردنەی خورمایە لە وڵاتەکانی دیکەوە چۆن کاریگەری لەسەر خورما دروست کردووە یاخود لەسەر نرخی خورما دروست کردووە بەگشتی لە خاکی خۆماندا و دەمەوێت بزانم خواست زیاتر لەسەر خورما خۆماڵەکەیە یاخود هاوردەکراوەکان خۆی بەڕاستی خواست زیاتر لەسەر خۆماڵەکانە بەڕاستی ئێمە حکومەتی دەعممان ناکە ئەگەر حکومەتی عێراقی دەعممان بکە ئێمە توانین ئەم نوع خورمانە خەزنکەین بەرادمان بۆ دابین بکە ئەتوانین ناو بەرادە خەزنێکەین ئەمە بەڕاستی تر خواست نابێت لەسەر خورمای داهاتوو ئێرانی یان سعودی یان نەوعێکی کا بەڵام ئێمە حکومەت دەعممان ناکە بە هیچ شێوەیە لەبەرەوە ئەم خورمایە کاتی کەمە ئەبێت لە بەراد هەڵگیرێ ئێمەش ئەو ئیمکانیەتمان نییە بخێنین ناو بەراد و هەڵگرین بۆیە ئەرەم دوو مانگەی خورما تقریبان عێراقی دەست پێکە دوای ئەوەی تر خواست سەر ئێرانی لە زستانە کاک سەلمانۆکو لە دیمەنەکانیشان لە منەوە دیارە جۆری جیاوازی خورما هەیە لە نێوەیاندا خورمای تەڕ و خورمای وشکیشەیە دەمەوێت جیاوازی نێوان ئەو دوانم بۆ بکەیت و خواست لەسەر کام جۆرەی زیاترە والله خۆی ئەگە بۆ باشی بۆ خواستی زیاتر خورما وشکەکە زیاتر ڕەواجی هەیە تەڕەکان تقریبا هەر 3 ڕۆژ بە 4 تەحملەکە دوای تر ئەتوشێ زیاتر خواست لەسەر وشکەکەیە وشکەکە تێک ناتی احتیاجیە بۆ هەڵگرتن و بۆ خواردن و تامی خۆشترە و باشترشە باس لەوە کرد پێلێن ناشف فەرموو بەرحی ناشفەیە برێم ناشفەیە بەڵێ فەرموو کاک سەلمان بەڵێ ئەلێم بەرحی ناشفمانەیە ئەو باشترە برێمی ناشفمانەیە ئەمانە دەرەجێکە خەڵک خواستی زیاتر لەسەرە بەڵام تەڕەکان تۆزێ زوو تێکەچێ چۆن لێ ئەتوشێ سەری حەرەکەیوانە تو ئاماژەت بەوە کرد کە پێویستە حکوومەت بەگشتی هاوکاری ئێوە بکات پاڵپشتی ئێوە بکات بۆی پارێزگاری لە بەرهەمی خورما بکەن زۆر جا باسەوە دەکرێت سەردەمانەیە عێراق وەکو بازرگانیکردن وەکو سەرچاوەیەکی داهات پشتی بە هەناردەکردنی خورما بەستووە ئەگەر لە ئێستادا پاڵپشتی خورما بکرێت پاڵپشتی فرۆشیاران و بازرگانان و هەروەها خورما بکرێت بەگشتی لە خاکی عێراقدا پێشبینی دەکرێت هاوشێوەی ڕابردوو ببێت بە سەرچاوەیەکی داهات بۆ دەوڵەت واتە شێوازی پێگەشتنی خورما و هەروەها ڕێژی خورما لە ئاستێکدایە کە بتوانێت بازرگانی پێوە بکرێت بەڵێ ئێمە بەڕاستی عێراق خورمای زۆر زۆر هەیە خورمای دەرەجێکشیە بەڕاستی خوان هەناردەی وڵاتان دەرشیەکەن لەم کاتێ حالیان یعنی خورما عێراقیان دێرن بۆ ئێران بۆ وڵاتان تشێنێ بۆ سووریا ئەڕوات بۆ ئوردون ئەڕوا بەڵام ئەگە بەڕادۆمانە هەبێت زیاتر ئەتوانین استفادەی لێ بکەین ئەو کاتە ئەتوانە لە زیاتر هەناردەیەکەن هەڵگین بۆ خۆمان استفادەکەی زیاترە بێ کاک سەلمان لە سەرەتاوە ئاماژە و بە خورمای عەجوادا کە لە نێو خەڵکدا زیاتر بە خورما پیرۆزەکە ناسراوە دەمەوێت باسێکی وردمان لە تایبەتمەندێتی ئەو خورمایە بۆ بکەیت و باس لە نیشتیمانی ئەو خورمایە بکەیت و دەژڵێن نرخی لە جۆرەکانی کە گرانترە زۆری سوودی زیاترش هەیە ئێستا حاليا شتا پێ نەگەشتە عەجوا تقریبا 15 ڕۆژێتە ئینشاڵڵا پێگا سعرشی لە بین 20000 تا 15000 کیلۆی ئەو خورما عەجوەیە بەڵام لە عێراقی بەرهەمی کەمە باشە چی شتێک وا دەکات نرخەکەی هێندە زۆر بێ بەراورد بە خورماکانی دیکانی تو ئێستاتوت هەندە جۆری خورمامان هەیە کیلوی 1000 2000 3000 بۆچی ئەمە نرخەکەی ئەوە زۆرە ئەوە تایبەتمەندی خۆیە چۆن سوودی زیاترە خورمایە ئەوەی بیخۆ ئەوە زانانی ئەسفادەکەی زیاترە تایبەتمەندی خۆیە خاص وەکو ئەمکانتر نییە ئەچەنێ بمێنشە ئەو خورمای تێک ناچێ عەجوە بەڕاستی تاموچێش خۆیە بە تایبەتی گرنگترین تایبەتمەندێتی چییە؟ بەڵێ تایبەتمەندێتی ئەو خورمایە چیە و کۆ ئاماژە و پێدا کە تایبەتمەندێتی خۆی هەیە ئەو تایبەتمەندێتی چییە کەوا دەکات خواستی زۆری لەسەر بێت و گرانتریش بێت لە ڕووی نرخەوە یەکەمی شتێ ئەو خورما تۆزە کەمە لە عێراق دووەمین ئەوە حەدیث لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو خورمایە
سێمیش ینی خەڵک بەڕاستی ئەو خورما چۆن لەو کچی مبارەک سێ دەکەن لە جۆرەکان تری خەڵکی پێگەشتنی ئەو جۆرە خورمایە کوێیە کاک سەلمان؟ تێکەچەیان ئەوە لە دیالە هەیە لەگە بەعقوبەیە ئەو عەجوەیە لە مەندەریش ئەنی پێگا زیاتر بەڵام لە دیالەیە. زۆر باشە کاک سەلمان لەگەڵەوەی خورما هەر خۆی ئاوها مامەڵەشی پێوە دەکرێت کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت ئەمە گوێبیستی بەرهەمی دۆشاوی خورماش دەبین. خوات لەسەر ئەمە چۆنە بۆ دروستکردنی دۆشاوی خورما پشت بە چ جۆرە خورمایەک دەبەسترێت تا چەنە خواستی لەسەرە؟ دۆشاوی خورمایمە دوو جۆرمانەیە جۆرێکمانەیە بە خورمای خستەوی دەکرێت جۆرێکمانەشەیە بە خورمای زادی دەکرێت و جۆرە ترماشەی بە خورمای بەرحیە کرێت بەڵام ئەوە گرانە لە عێراق تۆزێ ئەوە کەمترەکەن چکە تۆزێ نرخەکەی گرانترە لە هەمووی باشتر جۆراوی دۆشاوەکە بڵێن ئین بەرحێکەیە دۆشاوی خورما دوای ئەوەی زادەکە تێکە دۆشاوەکەی کاتە زەر دەبێت بە جۆری سێمش ئەمین خستاوەکە تێ ڕەشە بێ دۆشاوی خورما. زۆر باشە کاک سەلمان دەمەوێت باسی ئەوەش بکەین کە بەگشتی شێوازی هەڵگرتنی خورما پێویستە چۆن بێت یعنی زۆر جا ئەوە دەبینین کە کەسانێک ڕێژێکی زۆر خورما دەبنەوە ماڵەکانیان هەڵی دەگرن چ جۆرە خورمایەک بۆ هەڵگرتن باشە و شێوازی هەڵگرتنی خورماش چۆن بێت بۆ ئەوەی خراپ نەبێت؟ بەڵێ جۆرە خورماکە کەواڵە جلێلا ئێمە بە تایبەتی لە پلەیەکەمە بەرحی تێ ئەوشە بێ بە خەڵاڵی هەڵگرێ ئەکرێتە ناو تەزمیدەوە 10 دەرەجە 20 دەرەجە ژێر سفرەوە تەزمید لە 10 دەرەجە حتا 20 دەرەجە ژێر سفرە بێ دوای ئەوە برێم تێ ئەنجا عەشرەسیمانەیە داوی مەکاویمانەیە زیاتر ئەمانە لەگرێ نوعەتمانەیە پێنە خیارە بەڵێ بەس بە دەرەجەیەک و بەرحی و برێمە ئەڵەگرێ بۆ تێک ناچێ بەڵام ئەو کاتە جۆرەکان تر تێکچوونی تۆزێ ئاسانتر برێن زووتر تێکەچێ وەڵگرتن کەمترە بێ. ئەنە جارەوە بینین خورماکان دەنگدەنکن هەندێک جار دەبینین کە بە چڵی دارەکەوە بەلقی دارەکەەوە کڕین و فرۆشتنی پێواکرێ ئەمە هۆکارەکەی چیە بۆ چی شەگەڕێتەوە با بڵێن سوودەکەشی چیەگەر بەو شێوازە مامەڵی پێوە بکرێ؟ ئستێمامانە ئەم بەرحیانێ بە لەقەدارەکەوەیە ئەمە پێلێ بەرحی ئەمە بەرحی دیالێ دەرەجێکە ئەمە شێواز هەڵگرتنی ئەبێ دانەکلی کە تۆ بیکەتە ناو حافیزەوە یان ناو سلەوە حتا هەوڕا نەکێشێەوە عفوا ئەمە کرێتە ناو حافیزەوە ئەنجا کرێتە ناو تەزمیدەوە 20 دەرەجە ژێر سفرەوە بۆ ماوەی دوو مانگتر وردە خۆی پێگا بەڵام جۆرە کەسێ عفوان هەرا بەدارەکەەوە هەڵێ واسێ ئیتر خۆیەوە پێگا وردە پێگا لێ خوات بەڵام ئەگە بتێ بکەی ناو مجەمیدەوە بۆ ناو تەزمیدەوە دەنگ دەگلێکێک نا حافیزەوە ناو قاپ خۆی پلاسی خۆیە هەوا نادا ئەو کاتە لە ژێر احتیاطیە حتا دوو مانگ سێ مانگی چی لێ نایە ئەو بەرحیە. زۆر باشە کاک سەلمان نەک تەنها لە ماڵەکانماندا دەمەوێت بزانم پێویستە لە چ فرۆشگایەک یاخود لە فرۆشگاکاندا بە چی شێوازێ خورما هەڵبگیرێت یاخود کە ئێمە وەکو کڕیارێک ڕۆ لە فرۆشگایەک دەکەین چ جۆرە خورمایەک بناسینەوە کە ئەمە خورمایەکی باشە باش هەڵگیراوە باش پارێزگاری لێکراوە؟ وەڵ ئەو نوع خورماکە هەڵگیرە بەڕاستی یەک دەرەجەیەک بەرحیە ئەبێ ڕەنگەی زەر بێ ئەگەر ڕەنگەی مەلە و ڕێژڕووی بمانە ئەوە تێک چووە ڕەش بوو چەندێک زەر بێ کاڵ بێ ئەو خورمای دەرەجەیەک و باش هەڵگیراوە بەڵام ئەگەر ڕەنگەکەی تێک چوو بەلەو ڕەش بوون ڕووی ئەو مانە ئەو خورمای بەرەو تێکچوو نەچێ کۆتای تێ. زۆر باشە دانانی خورما لە پێش تیشکی خۆردا ئەمە شێوازێکی دروستە جاری وا هەیە ینی سەبەتەیەک خورما کڕین فرۆشتنی پێوە دەکرێت بۆ ماوەی 1-2 ڕۆژیش لە پێش تیشکی خۆردا بەم گەرمایی ئێستا دادەنرێت ئەمە کاریگەریەکی خراپ لەسەر خورماکە دروست ناکە بە تایبەتی ئەو خورمانی کە نەرموشلن؟ بەڵاستی کارگەری تشکی خۆ لەسەر خورما زەرەری زۆرە خۆیان بێ بۆ نمونە سەعاتە زیاتریان 2 ساعت زیاتر خۆر نابێت لێدە دوای ئەوە خورما ئەترشێ ئێتر لە بنەوە وردە دەستەکە بە تووشانە. بەڵێ زۆر باشە سپاس بۆ بەر خۆردانی ئەبێ لە جگای فێنک بێت تەنانەت لە شوێن ئەو شوێنانەشی کە تایبەتن بە کڕین و فرۆشتنی خورما پێویستە لە شێوازێکی یاخود لە کەشێکی ساردا هەڵبگیرێت. باڵێ ئەمە سەخۆ حالیان بەڕادمانەیە بەڕۆژ دەرەکەن بێوانەکە ناو بەڕادەوە چکە زیاتر لە 3 ساعتمان لەبەر تشکی خۆر تێکەچەوە خورما بەڕاستی تەحمل ناکە ئەتورشێ. کاک سەلمان
ئێمەی هاوڵاتیان ڕەنگە بەشێکمان لە کاتی ئاساییدا لە ڕۆژانی ئاساییدا زۆر خورما نەخۆین بەس لە ڕەمەزانانە لە مانگی پیرۆزی ڕەمەزانای تر سفری ئێوارانی هەموو ماڵێک پێویستە خوورمای لەسەر بە دەمەوێت بزانم خواستی خوورما یاخود خواست لەسەر خوورما لە چ وەرزێکدا لە چ مانگێکدا زۆرە. والله خۆی بەڕاستی خورما لە 15 حوت و دەست پێکە لای مە دەرەچەیە بەس خواستەکانی تر لە مانگی 8 و دەست پێکە زیاتر خەڵک زیاتر لەسەنێت و چۆن هەڵیگرێت بۆ ڕەمەزان. تێمە خوورمامانەیە تقریبا بڵێن ساڵ 12 مانگ الحەمدولیلا خوورمامانەیە سوپاس بۆ خوای گەورە بەڕاتمانەیە هەڵێگرنوویەکی لە خوا بەزا هەمانە بەس زیاتر خواستەکە لەسەری مانگ و 8 و هەتا 10 ئەم سێ مانگە زیاتر خواستی لەسەرە. ئێتر دوای جا ڕەمەزان دێ لە ڕەمەزان زیاتر خواستی لەسەرە بێ. بەڵێ زۆر سوپاس. خوورمامان الحەمدولیلا ساڵ 12 مانگ خوورمامانەیە لە خوا بەزیاد بێ. بەرەکەتی تێکەوێ ئینشەڵڵا. کاک سلمان ئاسی سپاس بۆ تۆکو و فرۆشیار و بازرگانی خورما بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کەرکووکۆ لەگەڵێمەدا بوو. سپاس بۆ زانێرەکانت. سپاس بۆ ئێوەش دەستا خۆش بێ. سەر چاو. خۆشەویستان وچانێکی کورت و دەگەڕێنەوە.